وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. بیسەرانی خۆشەویست، خوشک و برابەڕێزەکانم، پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێمەوە خزمەتی بەڕێزتان بەو هیوایی کە بتوانین ئینشاء الله تعالى چەمکێکی تری هەڵا، تێگەیشتنێکی تری هەڵا بۆ ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ فەرمایشتە بە نرخەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و یارانی ڕوون بکەینەوە بۆ بەڕێزتان، بەڵکو ئەو تەفریقێ و دووبەرەکیەی کە لە هەندێک شوێنە لە نێوانی مسلمانانە دروست ئەبێ، بە تایبەتی لە کوردستانی خۆمانە کە زۆربەی جار مزگەوتەکان بۆتە شوێنی بگرە و بەردە و وای پێ هاتووە لەزەتی نوێژ لە مسلمانان تێک بدرێ، شەیطان شتە بچووکەکان گەورە ئەکاتەوە و شتە گەورەکانیش بچووکە کاتەوە، شتە بچکەکان کە مەسائلێکی خلافی وردە لە مەسائلە فەرعیەکان و لاوەکیەکانە کە زانایان لە دێر زەمانەوە خلافیان تایە هەیە، هەر لە سەردەمی هەندێجار ئەو خلافانە ئەو جیاوازیانە لە سەردەمی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دروست بووە. سەیرەکەی شەیطان دێ گەورەی ئەکاتەوە و هەندێ مسلمان ئەیانەوێ ئەو خلافەی کە لەو سەردەمەوە تا ئەمڕۆ، ئەو جیاوازیەی کە لەو سەردەمەوە تا ئەمڕۆ لە نێوانی مسلمانانە هەبووە و بە ئاسانش گوزەری کردووە و هەر لایەک لەسەر بۆچوونی خۆی کە بۆ ئاەت و ئەحادیثەکان و ئاسارەکانی پێشینان بەو شێوازەی کە هاتووە و قەناعەتی پێکردووە لەسەری ڕۆشتووە و ئەوی تریشیان بە هەمان شێوە لەسەر ئەو بیرۆ بۆچوونەی کە قەناعەتی پێکردووە چووە، نە ئەم طعنی لە ئەو داوە و نە ئەویش تعنی لە ئەم داوە. بەڵام ئەمڕۆ ئێمە ئەمانەوێ یا کەسانێک ئەیانەوێ ئەو مەسائلانە وا پێ بکەن یەکلای کەنەوە و هەر کەسێکیش پێچەوانەی ئەوان بیرکاتەوە بە مبتەدیع و گومڕا لە قەڵەمیادن. ئێمە چەند جارێک لەم بەرنامەیە عەرزی بەڕێزتانمان کردووە کە مەسائلی بیدعە و بیدعەکاری و تەبدیعکردنی مسلمان لە مەسائلە ئوسوڵیەکانایە، نەک لە مەسائلە فەرعیەکانە. لە مەسائلە فەرعی و خلافیەکانە ناکرێت ئێمە ئینکار لە یەکتری بکەین، ناکرێت ئێمە یەکتری تەبدیع و تەفسیق بکەین. بەڕاستی ئەم بۆچوونانە، ئەم پەڕگرتنانە، ئەم توندوتیێژیەی کە لە مەسائلە فەرعیەکانە ئەبێتە مای ئەوەی کە یەکەم کەسێک کە زەرەرەکە خۆمانین و ئەبێتە مای ئەوەش کە زەرەر بە مسلمانان بگەێنین و لەذەتی عیبادەت لە مزگەوتەکانە بەکو بگرە لە ماڵەکانیشان نەیەڵین. داواکاریم ئینشاءالله بەرنامەکەی ئێمە وەکو بڵێ خشتێک بێت لەو بینایی کە ئەبێت زانایانی ئیسلام پێی هەڵسن، کە بینایەک قەڵایەک کە مسلمانان بپارێزێ لەم فیتنە و دووبەرەکیی کە شەیطان و شوێن کەوتۆکانی شەیطان ئەیانەوێت لە نێوانی مسلمانانە دروستی بکەن.
بابەتی ئەمڕۆ بابەتێکی ترە لەو بابەتانەی کە کەم مزگەوت هەیە کێشەی لەسەر نەبێ کە خۆشی بابەتێکی فەرعی و لاوەکیە، بابەتێکی سەرەکی نییە، بابەتێکە کە زانایان لە قەدیمەوە لە دێر زەمانەوە لە سەردەمی سەحابەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خلافیان تایە هەبوو و ئاساییشە ئەگەر ئێمەش خلافمان تایە هەبێ، ئیعتیادیە، یعنی مەسئلەکە مەسئلەیەکی ئەوەندە گەورە نییە کە ئێمە ئەبێ یەک لایکەینەوە لە مزگەوت دەرنەچین تا یەک لابێتەوە و هەر کاتێکیش هەوڵی ئەوەماندا یەک لایکەینەوە کێشەکە زیاتر گەورەتر ئەبێتەوە، چونکە مقابل قەناعەت ناکات، بەرامبەرەکەت قەناعەت ناکات، ئەو بۆ چوونێکی چووەتە مێشکەوە ئەبێت بە بەڵگەی صریح و صحیح تێیگەیەنی و ئێمەش زۆربەی جار بەڵگەمان پێ نییە و قسەکانمان جێی قەناعەتی ئەو نییە، بۆیە قەناعەت ناکا و کێشەش دروستە بێ. ئەو مەسئلەی کە ئەمڕۆ عەرزتان یەکەم مەسئلەی ریز دروستکردنی ریز لە نێوانی دنگەکانی ناو مزگەوتە. ئایا ئەگەر ریزێک دروست بوو دنگە لە نێوانیان بوو حکمی شەرعی ئەو مەسئلەیە چۆنە؟ یعنی زۆر جارە بینین لە مزگەوتە قاڵ دروست ئەبێ، کۆمەڵی خەڵک ئەڵێن کاکە ئەو ریزە مەبەسن، ریزێک بە چۆڵی ئەهێڵنەوە، ئەڵێن دنگە ها لە نێوانیانە، کۆڵەکەی مزگەوتەکە کەوتۆتە نێوانی و هەندێکیش ئەڵێن ئاساییە و هیچی تیانیە و هیچ کێشەیەک نییە و کاکە بۆ ناوەسن و بۆ ریزێ بەجێ ئەهێڵن و ئاوەیتر لەسەرەوە زۆربەی جار کێشە دروستە بێ. بەڵام ئەگەر ئەمڕۆ يعني ئێمە بغض النظر عن حکمی ئەم مەوزوعە، يعني بەبێ ئەوەی جارێکان پێشەوەی حکمەکە باسکەین، ئەگەر ئەمڕۆ مسلمانان هەڵ بدەن کاتێ مزگەوتێکی تازە ئەکەن، مزگەوتێکی تازە دروست ئەکرێ، ئەندازیاری لێ هاتوو هەوڵ بدا مزگەوتەکە بە شێوازێک دروستکە کەمترین دنگەی تیا دروست بکرێ، بەڵکو لەوانەیە ئەمڕۆ بتوانرێت بە شێوازێکی هەندەسی و ئەندازیاریوە بتوانن هەل ناو مزگەوتەکانە دنگە دروست نەکەن، ئەوە باشترە ئەو کێشەمان لە کۆڵ ئەبێتەوە. بەڵام ئەو کێشەیە بەهۆی ئەوە کە مزگەوت ئەو مزگەوتانەی کە پێشتر دروست کراوە هەر دنگەی تایە و بە ئاسانی ئەو مزگەوتانە هەموو دنگەکانی ناڕۆخێنرێن، جارە ئەم کێشەیە هەر بەرۆکی مسلمانان ئەگرێت. جا ئێمە بە حکمی مەوزوعەکە بزانین و حتا تەنانەت دیسە لە مزگەوتی حرام لە مەکەی مکەڕەمە و لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینەی منەوەرە بە هەزارەها بەڵکو ئەگەر مبالغە نەبێ یعنی سەداها دنگە لەناو ئەو مزگەوتانە هەیە و خەڵکیش نوێژەکەوە هیچ کێشەیەکیش دروست نابێ، بەڵام بەداخەوە لای خۆمان کێشە دروستەکەین. لەبارەی مەوزوعی نوێژکردن لە نێوانی ریزەکانی لە نێوانی ئەو ریزانەی کە دنگەی یا دروستکردنی ریز لە بینی دنگەکانە یا دنگە بکەوێتە نێوانی ریزەکانەوە، لەسەر ئەو مەوزوعە دوو حەدیثمان هەیە، ئەتوانین بڵێین سێ حەدیثمان هەیە کە مەوزوعەکان لەسەر ئەم سێ حەدیثە ئەم هەموو خلافە و دووبەرەکی کە دروست بووە لەسەر ئەم سێ حەدیثە دروست بووە. حەدیثی یەکەم عەبدولحەمیدی کوڕی مەحموود ئەیگەڕێتەوە ئەفەرمێ: صلينا خلف أمير من الأمراء فاضطرنا الناس فصلينا بين الساريتين فلما صلينا قال أنس بن مالك كنا نتقي هذا على عهد رسول الله صلى الله عليه وسلم. أما حديثي كان كعبدالحميد كري محمود كتابعية شوێن کەوتوی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە سەردەمی ئەمیرێک فەرمانڕەوایەک لە فەرمانڕەواکان نوێژمان کرد لە پشتی ئەمیرێک لە ئەمیرەکانەوە، خەڵکی ناچاریان کردین کە نوێژ لە بینی دوو دنگەین مزگەوتا بکەین. کاتێ نوێژەکەمان کرد دیارە ئەنەسیشی تیا بووە، ئەنەسی کوڕی مالک، ئەنەسی سەحابە، ئەنەسیش فەرمووی ئێمە خۆمان ئەپاراست لەمە لە سەردەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەم حەدیثە ئیمامی نەسائی ئەیگەڕێتەوە لە کتابی ئەلئیمامەیە لە بابی الصف بین السەواری بە ژمارەی
820 وأبو داوديش أي جريتوا لكتاب الصلاة باب الصفوف بين السواري بجمارة 673 وإمام ترمذيش أي جريتوا لكتاب الصلاة باب ما جاء في كراهية الصف بين السواري بجمارة 229 وإمام أحمدش أي جريتوا وإمام حاكمش أي جريتوا وإمام حاكم فرميتي صحيحة وألبانيش رحمتي خواه لبيه كمحادثك سدەی پێشوو بوو ئەویش ئەفەرمێ لە صحیحی سنەنی نەسائیە ئەفەرمێ صحیحە. ئەمە حەدیثێکیان. حەدیثی دووهەم معاویەی کوڕی قوڕە ئەیگەڕێتەوە ئەویش لە باوکیەوە یعنی لە قوڕەی باوکیەوە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ كنا ننهى أن نصف بين السواري على عهد رسول الله صلى الله عليه وسلم ونطرد عنها طردا واتا قدغمان لأكرا ريز لنيواني دنگكانا ببستين لسردمي في غمري خوشويسمانا صلى الله عليه وسلم و در أكرين يعني بكرديكي گرميانياني خومان قاو أدريين لنيواني دنگكان در أكرين يعني لا لو نيوانا رابو وستين وريز ببستين. أم حديثة ابن ماجه يريته ولا سننكيا لكتاب إقامة الصلاة باب الصلاة بين السواري في الصف بجمارة 1002 وطبعا إمام حاكم يريته بصحيح يزاني وألبانيش رحمتي خواي ليبي شيخ ألباني لصحيح سنن ابن ماجه أفرمي حديثك حسن صحيحة. وهل لو بارشوا لبارين يشكردن لنيواني دنگكانا حديثك بيغمر من هي صلى الله عليه وسلم كاتب بيغمر صلى الله عليه وسلم للروجي فتحة شو ناو كعبة وأنه لما دخل الكعبة صلى بين الساريتين يعني بيغمر صلى الله عليه وسلم كاتب شو ناو كعبي مقدسة بيروزة نجي لبيني دو دنگيا كرت. أم حديثة طبعا إمام بخاري متفق عليه وإمام مسلم أيجرنوا بخاري لبينصتو چوار ومسلميش لهزارو سيصتو بستنو. أم حديثانا سندكاني طبعا حديثكاني بيشو دوانكي بيشو كيش لسندكاني أنا هي وبقرا وبرديك هي بلام أو عالماني كباس ممكن بصحيح أنزاني وكو ألباني وإمامي حاكم. يسدين سر أويك بزانم علمايان درباري أم حديثانا چيان فرموا دو حديثكي بيشو كهناومانوا بلغن لسر اويك نوشكردن قدغي ليكراوا لنيواني دنگي مزگوتا لنيواني دنگكانا قدغي ليكراوا حديثكي معاوية بني قراء كلباب باوكي وإيجريتوا وحديثكي أنسيش كجراويتي وفرميتي يعني خمانا باراست بلغي وكو بلغن لسر اويك قدغ كراوة وقدغش ظاهر بو حرام بونا بلام علماء كسيان نعن فرموا حرامة وهو كاري أو كراهته وكو إمامي شوكاني رحمتي خواهي للأوطار باسيكا أفرميه هو كاري أو كراهته بو چي أجريتوا أبو بكر بن عربي رحمتي خواهي لبي فرميتي من أن ذلك إما لانقطاع الصف أو لأنه موضع جمع النعال فرميتي يا لبر أوي بجران أكوية نيواني ريزكوا يان أويك أو دنگانە شوێنی کۆکردنەوەی نعلو پێڵاو بووە لە نعلو پێڵاوەکانیان لە دەوری دنگەکە دائەنێ وەکو ئێسەش لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دنگەکان لە دەوروبەریا پێڵاو دائەنرێ. ابن سيد الناس فرموویەتی یەکەم دەنیکیان زیاتر
وەکو بڵێ هۆکاری یەکەم زیاتر جێی خۆیەتی کە پچڕانی یعنی ئەو کەراهەتە کە لە نێوانی دنگەکانە نوێژ نەکرێ کە مەکروهە لەبەر ئەوەیە هۆکاری ئەوەیە کە زیاتر پچڕانی نوێژەکان ڕیزەکان دروستە بێ یعنی لە نێوان ڕیزەکانە پچڕان دروستە بێ ئەمەیان زیاتر یعنی وەکو بڵێ جێی خۆیەتی لأن الثانية محدث چونکە کۆکردنەوەی نعل و پێڵاو لە دەوری دنگەکان ئەمە لە دوای پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم شتێکی تازەیە لە کات ئەوە نەبووە تا قەدەغەکردنەکە لەبەر ئەوە بێ قسەکەشی جێی خۆیەتی إمام قرطبي رحمة إخوائي ليبي أفرمي روي أن سبب كراهة ذلك أنه مصلى الجن المؤمنين فرميت يعني روايات كراوة سبب كراهتك بوا قريتو كنيوان دنگا كان شويني نيجي جن إيمان داركان يعني ديوة إيمان داركان وأمش قصيك يعني والروايات كراوة وأواني كفرميانا كراهتها نيج لبيني دنگا بكريت إمام ترمذي أفرمي وقد كره قوم من أهل العلم أن يصف بين السواري وبه قال أحمد وإسحاق أما قول إمام أحمد إمام مذاهب يعني مذهب حنبلي كان وإمام إسحاق وقد رخص قوم من أهل العلم في ذلك وكو ملك لا أهل علمش وكو إمام ترمذي أفرمي رخصتيان داوة وتيانا اعتيادية لبيني دنگا كانشا ريز بوسره وهروها لوانيشي لو عالماني تريش كفرميانا مكروها إمام شوكاني أفرمي وبالكراهة قال النخعي إمام أحمد أو ترمذي فرمي أحمد وإسحاق وتيانا مكروها إمام شوكاني فرمي إمام نخعي وتويتي مكروها والروى سعيد بن منصور في سننه النهي عن ذلك وسعيد بن منصور لكتابي سننكيا أو نهيشي لابن مسعود شوى جراوته كصحابي بيغمرة ولا ابن عباس شوى كصحابي بيغمرة ولا حذيفي كريماني شوى كصحابي بيغمرة صلى الله عليه وسلم وابن سيد الناس فرميتي ولا يعرف لهم مخالف في الصحابة وتويتي لنا صحابة هيج كسيك يعني هيج كسيكي تر نبي يعني نزان راوة بيتشواني أواني وتبه يعني بكراهتي نزاني به معنى وايا ببيقسي ابن سيد الناس صحابي بيغمر صلى الله عليه وسلم هميان بوچونيان وابو كمكروها لنيواني دنگا كان ريز بوسره يعني دنگا بكوتا نيواني ريزا كانوا ورخص فيه أبو حنيفة ولوانيك بالرخصتيان دانا اعتيادية وآسائية لنيواني ريزا كان دنگشها به يعني واتال لبيني دنگا كان ريز بوستيد أبو حنيفة وتوتي آسائية إمام أبو حنيفة وإمام مالكيش هرو توتي آسائية والشافعيش هرو توتي آسائية وابن المنذريش وتيانا چون بو إمام منفرد دروسته بۆ کەسی بۆ ڕیزەکانیش دروستە یعنی بۆ جەماعەتی مزگەوتیش بۆ ڕیزەکان لە جەماعەتیشە دروستە ئەمە قەولی ئەبوو حەنیفەیە و قەولی مالکە و قەولی شافعیشە ڕەحمەتی خوایان لێ بێ و ئیبن المنذریش وای فەرمووە قیاسیان کردوتە سەر ئیمام کە ئەتوانێت لە بینی دنگەیە بۆسێ و منفەریدیش کە ئەتوانێت لە بینی دنگەیە بێسێ وەکو لە حەدیثەکەی سێیەمە کە لەسەرەوە باسمان کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ناو کەعبەیە نوێژی کردووە لە بین دوو دنگەیە یعنی کەوابوو سێ مەذهب لە مەذهبەکان ئەڵێن دروستە و ئاساییە و کەراهەتیشی نییە بەڵام مەذهبێک کە مەذهبی ئیمامی ئەحمەدە و توێتی کەراهەتی هەیە کەراهەتیش وەکو ئەزانین یعنی ئەگەر نەکرێ باشە بکرێتیش گوناحبار نابێ ئینسان یعنی کەراهەت کاتی ئەڵێن کەراهەتی هەیە یعنی نەکرێ باشترە بس بكريتيش هيجي تانية يعني قناح بارناوي أو كسا كابو موضوع كان يعني أواندا قرص نية وأواندا قورة نية كهندية كز قورية كاتوا براستي هروها ابن الرسلان فرمويتي وحسن بصري ابن سيرين
ئیجازەیان داوە ئاساییە لە بینی دنگەکانە ڕیز بوەسرێ، یعنی ئەمانش تابعین. و هەروەها سعیدی بنی جوبەیر و ئیبراهیمی تەیمی و سوەیدی بنی غەفەلە ئیمامەتی قەومەکانی خۆیانیانە کرد لە بینی دنگەکانە. و ئەمە قەولی کۆفیەکانە، یعنی کوفیەکان کە ئەبوو حەنیفەش هەر کوفی بووە قەولی ئەوانە، یعنی معنای وایە قەولەکەیش علەمای تابعی زۆر ڕایان وابووە کە ئەعتیادیە و ئاسایی، یعنی کەراهەتیشی تیانە. ئەوانەشی کەوتویانە کەراهەتی تایە، یعنی وەکو بڵێ مەوزوعەکە ئەوەندە بە گەورە نییە، کەراهەت یعنی ئەگەر نەیکەی باشترە، بەس بیکە هیچی تیان نییە. وابن العربي رحمتي خوای لێبێ ئەفەرمێ، ابن العربي أفرمي لا خلاف في جوازه عند الضيق، فرمويتي لن يواني علمايا هيج خلافك نية كأجر مزقوتك تنق بي ريز لن يوان دنقاني شاب بسري. أم قصة زور مهمة، يعني معناه وإجماعي لسرة، وكو إمامي نوويش أفرمي كريز عقر تنقبو مزقوتك ريز لن يواني دنقان بوسري هيج كراهتك تيانية، أما إجماعي لسرة. بەڵام ئەمما عند سعەتی، بەڵام لە کاتی فراوانی ئەگەر مزگەوتەکە مەجالی هەبوو، یعنی مەجال هەبوو ڕیزێک ئاعتیادی ئەو ڕیزانە تەرک بکرێت، کێشەیەکی دروست نەکرد، فهو مەکروه للجەماعەتی، و مەکروهە بۆ نوێژی جەماعەت لە کاتێک ئەگەر جەماعەت بەسرێ، ئەگەر مزگەوتەکە مەجال هەبوو ئەو ڕیزانەی کە دنگەی تایە تەرک بکرێت و کێشەی دروست نەکرد بۆ جەماعەتەکە و قەرەباڵغێکە ئەوەندە زۆر نەبوو، فەرموویەتی ئەو کاتە مەکروهە کە جەماعەت ڕیزی نوێژ لە بینی ئەو دنگانەیە ببەسرێ، مەکروهە، نەیانوت و حرامە. فأما الواحد فلا بأس به، بەڵام بۆ تاکە کەسی زۆر اعتیادیە لە هەرکوێیان نوێژەکە لە بین دنگەیە و لە بینی غەیری دنگەیە ئاساییە، کەسێک ئەگەر تەنیا بێ. وقد صلى رسول الله صلى الله عليه وسلم في الكعبة بين سواريها، پیغمبری خوا صلى الله عليه وسلم ابن العربية فرمي لبناو كعبايا لبين دنگەکانە نوێژی کردووە. کەوابوو ئێستا لە مەوزوعەکە بە جوانی تێگەیشتین کە ئەم مەوزوعە فەرقی هەیە، ئەگەر کابرا تەنیا بوو یان ئیمامی مزگەوت بوو اعتیادیە لە بین دنگەیە بۆستێ، بەڵام لە ناو جەماعە و ڕیزی جەماعەتە ئەگەر مزگەوتەکە قەرەباڵغ بوو هەر اعتیادیە ئەو کاتە لە بینی دنگەکانیشان ڕیز بۆسی، هیچ کەراهەتێکی تیانێ. بەڵام ئەگەر مزگەوتەکە مەجالی تیا بوو ئاساییە، ئین ئەو کاتە کەراهەتێکی هەیە ئەگەر لەو بینانە ڕیز بۆسی، یعنی ئەتوانی ئەو ڕیزە تەرک بکەیت، بەڵام کەس نەیوتۆ حرامە، بەڵام وتویانە کەراهەتی هەیە. یعنی ئەمە اختصار، یعنی وەکو بڵێ کورتەی ڕەئی بۆچوونی زانایانی ئیسلامە لەسەر ئەم مەوزوعە، کەوابوو مەوزوعەکە زۆر قورس نییە، زۆر گەورە نییە. ئێمەش ئەبێت سێنگمان فراوان کەینەوە، ئێمەش ئەبێت زۆر شتەکان بە ئاسایی وەربگرین و مەسئلەکان گەورە نەکەینەوە، وای پێ نەکەین کە بەڕاستی نوێژ لە خەڵک تێک بدەین و مسلمانان بکەونە گومانەوە لە نوێژەکانیان، بەڵکو ئەبێ ئێمە شتەکان وەکو خۆی تەماشایکەین، ئەوەی کە کەراهەتی هەیە لە کەراهەت زیاتر، یعنی ئێمە هەر بڵین کەراهەتی هەیە. یعنی مەسەلەن ئەگەر مزگەوتەکە حتا مەجالیشی تیا بوو، فراوانیش بوو، ئەیتوانی لە نێوی دنگەکانیشان نەوەستی، یعنی ئەگەر وەستان خەڵک کەراهەتی هەیە لەوە زیاتر نییە، یعنی ناکرێت تۆ مەسئلەکە زیاد لە حەدی خۆی پێ بدەی و وای پێ بکەی کە وەکو حرام و کەبائیرێکی گەورە خەڵک تەماشای بکە. ئێمە ئەگەر ئاوا بەو شێوە دڵفراوانیە تەماشای شتەکانمان کرد، هیچ کێشەیەک دروست نابێت و هیچ مشکلەیە نێوانی مسلمانانە دروست نابێ. داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ئیسلاحمان بکات، خوای تەعالی بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی دامەزراومان بکە لەسەر دیندارێتی، خوای تەعالیمان پێ بکات کە تەفریقە و دووبەرەکی نەکەوێتە نێوانمانەوە، خوای تەعالی بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی لە دینەکەی خۆی تێمان گەیەنێ، شارەزامان بکات، زیاتر و زیاتر ئیخلاص و نیەت پاکیمان پێ ببەخشێ، چونکە زۆرێک لەم خلافاتانە کە گەورە ئەکرێنەوە بڕواتان هەبێ بەشی نەفسی تایە. هەنیە کەس هەیە وەکو خالف تعرف هەر حەزەکا پێچەوانەی مسلمانان بکات تا خەڵک بیناسێتەوە. خوا پەنامان بدە. ئینشا ئەڵڵا داواکارین خوای گەورە مسلمانان لەوە پارێزێت و هەمومان پارێزێ لەوەی کە حەزکەین خۆمان دەرخەین،
چونکە براکانم ئەمە دینە و مەسائلی دینیش مەسئلەیەکی ئاسایی نییە، مەسئلەیەک ئاسایی نییە. تۆ ینی خوای پەروەردگار تۆ لە دینی خوا قسە بکەی لە شتێکە کە شارەزایت لێ نییە یان شارەزایت لێ هەیە بەڵام هەوا و ئارەزۆکەت داوات لێەکە کە وەکو بڵێ شتێک بڵێ کە پێچەوانەی حەقیقەت بێ، پێچەوانەی ڕاستیەکان بێ. داواکارم خۆی گەورە بخاتن ناوە جوانەکانی خۆی قسەکانمی کردبێتە مای هیدایەت بۆ هەمولایەک. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.